100 ساڵە ئێوە تەوجیهێکی علمانیەدەن بە خەڵک جیل لە دوای جیل مەکتەب بەدەستێوەیە مەنهەج بەدەستێوەیە فەرق ناکە خۆ بەحسەکانی شەرع علمانی بوون لە زمانی مەلیکەوە هەرچی داڕژراوە خۆ دین دای نەڕەشتوو هەموو علمانیە تەوجیهەکە ئێستا شەرع علمانیەکە کردوێتی 28 ساڵی هەموو شتە بەدەست ئێوەیە اقتصادە تەکنۆلۆژیای تازەیە مخابراتە جەیشە قانونە پەرلەمانە بەتاڵ و حەتاڵەکە هەموو شتێک هەر بەدەست ئێوەیە ئێ بۆ نەتانتوانی دینەکە لابن ئێ ناتوانن یعنی من پێم خۆشە مەلا بەختیار تاوان بەبێت چەکەکەی مەلا بەختیار بێیەکێتی بێتە دەرەوەکو فکر وەکو ساحەب فکر قسە بکەین پێکەوە من پێم خۆشە کەسانی وەکو تو ساحەب فکر هەبن چونکە هەبوونی کوفری مقابل استفزازی زاکرەی ئێماکە استفزازی ئێماکات و وامان لێکات و بگەڕێنەوە سەر مێژووی خۆمان بزانین چ جوابێکمان پێ بوو ئەو شوبهانە هیچ قسەیەکی تازە نییە کە ئێستا ئێوە بیکەن علمانێتی غەرب بیکە یەسار و یەمین بیکەن شتێکی تازە نییە خۆ پێشتر و هەروتراوە بەرامبەر بە ئیسلام تێکەڵ بەم هەموو ئایدۆلۆژیا و ئەفکار و ئەدیان و قەوم و کولتورانە بووە لە هەر یەکێک لەوان و هەر پرسیارێکی لێکرا بێ وەڵامی داوت ئێ وەڵامەکانیش هەمووی نووسراون